قوبەت تاڵەبانی لە پشتیوانیکردن لە ژنان و ڕوبەڕووبوونەوەی بکوژانی ژنان وتی ناهێڵین بکوژان بە ئازادی و بە ئیسراحەت بێن و بڕۆن خواوەکی لا گەر بە تاقی تەنهاش بم هەر بە دواتانەوەم. لە بەرامبەردا ژنان و ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی ئەوانی ژووتیان بە تەنیانیت لەگەڵتان بۆ بەرەنگاربوونەوەی ژنکوژان. یەک هەفتە لە سەرانسەر هەرێمی کوردستاندا کامپین و چالاکی جۆراوجۆر بەڕێوە چوو. ئێمەی ڕێکخراوەکانی ژنان و کۆمەڵی مەدەنی و چالاکوانانی مافی مرۆڤ لە سەرتاسەری هەرێمی کوردستاندا بە چالاکی هەمە جۆر بەشدار و هاو ئامانج و هاو هەڵوێست بووین لە مەیدانی کارکردندا بە ئامانجی بنبڕکردنی کوشتنی ژنان لە هەرێمی کوردستاندا. ئەمڕۆ کە کۆتاڕۆژی کەمپینەکەیە واژووی هەزاران کەس و دەیان پێشنیاری جیاوازی بوارەکانی یاسایی، سیاسی، میدیایی، کۆمەڵایەتی و ئاینی بۆتە دەرەنجامی کارەکانمان کە لە ئایندەیەکی نزیکدا و لە کۆبوونەوەیەکی تایبەتی ڕێکخراوەکاندا پێکەوە داواکاری و پێشنیارەکانمان ڕادستی جێگیری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان بەڕێز قوبەت تاڵەبانی دەکەین بە مەبەستی بەدواداچوون و جێبەجێکردنی. ژنان لەو هەفتەیەدا بە هەموو ڕەنگ و دەنگە جیاوازەکانەوە بە هەموو بیر و بۆچوونەکانەوە لە هەر چوار پارچەی کوردستانەوە پەیام و دەنگ و دروشمی جیاوازیان هەبوو بۆ ئەوەی بەرەنگاری ژن کوشتن ببنەوە. ئەمڕۆ ئەخیر ڕۆژی کەمپینەکە بوو وەک هەفتە وەک ڕۆژ، بەڵام ئەمە سەرەتایەکی ترە لە بەرەوەی ئێمە چەندین گرفتمان لە بەردەمایەوە چەندین مەسەلە هەیە کە ئەبێ کاری جدی بۆ بکەین و ئەم کارکردنە بەیەکەوە یا سیمولێکی زۆر باش بوو، شتێکی زۆر زۆر باش بوو کە ئێمە توانیمان کۆمەڵێک ئامانج بپێکین. بۆیە هیوادارم هەموو لایەک هەر بە هەمان شێوە بە هەمان گڕوتینەوە بتوانین بەیەکەوە کار بکەین. لە هەفتەی کامپینەکەدا کە ژنان بە دەستپێکی بەرەنگاربوونەوەی ژن کوشتنیان دانا، قوبەت تاڵەبانیان بە ڕەچەشکێن وەسف کرد کە وەک کەسایەتیشی گرنگ لە حکوومەتدا ئیعلانی شەڕی کرد دژ بە ژن کوژان. هێمن قادر، کورد سات نیوز، سلێمانی.